ساڵتان لەبێ بینەرانی ێژە لە شوێنێکن لەم بەرنامە تایبەتەیەک توێ لە گەشتێک بە گەرمترین و گرنگترین بابەتەکانی ڕۆژدا دەکەن کە بۆمان ئامادە کردوون. عزیزان لەم ئاکتیڤێلەدا سێ تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون کە قسەی لەسەر دەکەین لە دۆسیەی تایبەت و لاڕێی تەلەفۆن لەگەڵ میوانان کە تایبەتە بە ڕۆژەوی هەر چوار پارچەی کوردستان. تەوەرێک پەیوەندی بە ڕیفراندۆمەوە هەیە. ئەو دەنگۆیانەی کە ڕیفراندۆم لە باشووری کوردستان پێویستە بە پێ و بڕیاری درراوە لە 29 مانگی ئەیلولدا بکرێت. بەڵام لێکدانەوەی جیاواز و بیر و بۆچوون و شرۆڤەی جیاواز هەیە بۆ ڕیفراندۆم. هەڵبەت لەو چوارچێوەیەدا هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە جەمیل بایق قسەی کردووە و پارچەیەک لە قسەکانیدا ئاماژەی بە ڕیفراندۆم کردووە. بابەتێکی دیکە پەیوەندی بە کۆنگرەی هەرێمی کوردستان کەنەکەوە هەیە کە ئێستا شاندێکان لە باشووری کوردستانن بە ئامانجی هاتنەلایەک یا کۆکردنەوەی لایەنەکان و بەستنی کۆنگرەیەک یا چەترێکی نەتەوەیی کە وەکو مەڕجەعێک بڕیاردەری پرسەکانی ئێستای کورد بێت کە لە ناوچەکەدا دۆخێکی هەستیار و قۆناغێکی هەستیار و گرنگ و چارەنووساز هەیە. بابەتێکی دیکە پەیوەندی بە یا ئامادەمان کردو بۆتان تایبەتە بە دۆخی ڕێزدار ئۆجلان ڕێبەری گەری کورد کە لە ئیمڕالی لە گۆشەگیرێکی تۆندایە. لەو چوارچێوەیەدا چالاکی گەل لە ئەوروپا و کوردستانیش بەرامبەر ئەو گۆشەگیری و ناڕەزایەتیەکانی بەردەوامە، بەڵام بازدە هەستیاری دۆخەکە دەکرێت. ئێمە لەم بابەتەمانە کە ئامادەمان کردو بۆتان دەست بە بەرنامەکەمان دەکەین. بەڵێ بینەرانی ێژە لە پرسی ڕیفراندۆمەوە دەچینە لەم بابەتەکە. هەڵبەت بەڕێز جەمیل بایق هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا نەک تەنها ڕیفراندۆم هەڵ بەشێکی ڕیفراندۆمی باز کردووە، بەڵام بەگشتی بازە دۆخی ئێستای باکووری کوردستان و تورکیا دەکات، سیاسەتی ئاکەپە شۆرۆڤە دەکات، زۆر بە جوانی و بە دیقەتەوە پەنجە دەخاتە سەر خاڵەکان لە باکوور و تورکیا و ناوچەکە، هەتا پەیوەندی تورکیا و قەتەر چی هەیە و مداخەلەی تورکیا لە سووریا چی هەیە و ڕیفراندۆمیش. با دۆسەکە ببینن دوای قسەی لێک. هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە جەمیل بایق سەبارەت بە مژاری ڕەفراندۆمی باشووری کوردستان کە لەلایەن پەدەکەوە خراوەتە ڕۆژەڤەوە هەڵسەنگاندنی کرد و ڕایگەیاند، خستنە ڕۆژەوی ڕەفراندۆم بەرهەمی تەنگتاوبوونی ناوخۆیی و دەرەکیە. ڕەفراندۆم مافێکی دیموکراتیە و دەبێ کەس لە دژی نەوەستێتەوە. بایق بەبیری هێنایەوە کە ڕەفراندۆم بە پشتیوانی بەرفراوان نەکەوتووەتە ڕۆژەڤە وتی پێکهێنانی ڕەفراندۆم لە ڕەوشێکدا کە کێشە کۆمەڵایەتیەکان لە لووتکەدایە سەرکەوتنێک لەگەڵ خۆیدا ناهێنێت. جەمیل بایق سەرنجی ڕاکێشایە سەر سیاسەت و کردەوەکانی دەوڵەتی تورک و ڕایگەیان یاساکانی نێونەتەوەیی پێشێل کراون. تورکیا بێگانەی داگیرکردن، تاڵان، کۆمەڵکوژی، کۆچبەرکردن و گرتن نییە. ئەوان بوون کە پێش و دوای شەڕی جیهانی یەکەم کۆمەڵکوژی ئەرمەنی ڕۆمانیەکان ئاسووری و سوریانیەکانیان پێکهێنا. لە دوای ئەو کۆمەڵکوژیانە بوو کە دەستیان بە کۆمەڵکوژی گەلی کورد کرد. Arkasından geliştirdi. Daha sonra da Kürtler üzerinde. جەمیل بایق دەستنیشانی کرد دەسەڵاتداری ئێستای ئەردۆغان باخچەلی نەک تەنیا دەیانەوێت کۆمەڵکوژی ئەنجام بدەن، بەڵکو دەیانەوێت کۆمەلگاش بکەن بە شەریکی تاوانەکانیان و هەوڵ دەدەن کۆمەلگای تورکیا لەو تاوانانە بگلێنن. Müslüman olmayan bütün halkları, mezhepleri, dinleri ortadan هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە جەمیل بایق سەرنجی ڕاکێشایە سەر گۆڕاندنی دیموگرافیای کوردستان و لەو بارەوە گوتی بە شێوەیەکی سیستماتیک هەوڵی دەرکردنی کوردان لەسەر خاک و واری خۆیان دەدەن، دەرفەتی ژیانکردنیان لەوێ ناهێڵن، لە ناوچەی سووری ئامەد خانوەکان دەڕوخێنن. دەیانەوێ ئەوە بکەن بە نمونەیەک لە قڕکردنی گەلی کورد لەبەر ئەوەی سوور بە واتای ئامەدە و ئامەدیش بە واتای کوردستانە. ئەگەر بتوانن سوور لە ناو ببەن، ئامەد دەبێ بە شوێنێک ئیدی ژیانی تێدا نەکرێ، بەو شێوەیە ژیان لە کوردستان تێک دەدرێ. ئەوان بە ئاگاییەوە هێرش دەکەنە سەر سوور، لە بەرامبەر ئەو هێرشە چەپەڵە دەبێ خاوەنداری لە سوور بکرێ، دەبێ خەڵکی ئامەد لە پێناو سوور سەرهەڵدان بکەن. پێویستە دەوڵەتی قڕکەری تورک لەوە تێگەێنرێ کە ناتوانن بەو شێوەیە هێرش بکەنە سەر سووری ئامەد. بایق دەستنیشانی کردکە لە ئێستادا گوتنی پێباژۆی نوێی چارەسەری دەست پێ دەکات، خۆ خەڵەتاندنە و لەو بارەیە وتی
لە هەلومەرجێکی ئێستادا گوێگرتن لەو قسەیە بەو شێوەیە تەنیا لە بەرژەوەندی ئاکەپە مەهەپا ئەردۆغان و باخچەلی و هۆداپاردایە. هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە جەمیل بایک سەبارەت بە قەیرانی قەتەریش هەڵسەنگاندنی کرد و ڕایگەیاند قەتەر بە ڕێگای سەرچاوەمادیەکانی وڵاتانی عەرەبی پەرتەوازە کردووە. لە هەمان کاتدا بەناردنی چەک بۆ داعش، ئەلنوسرە و ئێخوان الموسلمین خزمەتی بە پەرەسەندنی تیرۆر کردووە. قەتەر بە گرانی ئەو کارەی بە ڕێگای تورکیا و ئەردۆغانەوە ئەنجام داوە. ئامانجی ئەردۆغانیش ئەوەیە بە ڕێگای و هێزانە هەژمونی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوین بنیاد بنێ. ئەوە ئامانجی سەرەکی قەتەر و ئەردۆغانە. لەبەر ئەوەی شەریکە تاوانن، سەرۆک کۆماری تورک پشتیوانی لە قەتەر دەکات. جەمیل بایک سەرنجی ڕاکێشایە سەر داگیرکردنی سووریا لەلایەن دەوڵەتی تورکیا و ئەو هێرشانەی دەوڵەتی تورک و چەتەکانی سەر بە تورکیا بۆ سەرگەلی کورد پێکی دێنن ڕایگەیان بە تایبەتی و هێرشانە لە هەرێمی شەهبا پێکدێن ڕاستەوخۆ لەلایەن دەوڵەتی تورکیەوە ئەنجام دەدرێن. بە ڕێگای قڕکردنی ئەتنیکی دەیانەوێت کوردان لەو هەرێمە دەرکەن. تورکیا پشتی بە پەیوەندی تاکتیکی خۆی لەگەڵ رووسیا، سووریا و ئێران دەبەستێ و بەو شێوەیە هەوڵ دەدا لەو هەرێمە جێگای خۆی بکاتەوە. هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە جەمیل بایک دەستنیشانی کرد کە سەرڕای هەمووی ئەو شتانە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناویندا کوردان هێزی شەڕ و ئاشتین لەو بارەشەوتی چارەسەری لە کۆبوونەوەکانی ژنێف و ئاستانەدا نییە، بەڵکو لە دوای ڕزگارکردنی ڕەقا دەکەوێتە ڕۆژەبەوە. ڕەقا خاڵی وەرچەرخانە، ڕێگا بە تورکیا نەدرا بەشداری ڕزگارکردنی ڕەقا بێ. بەو شێوەیە لە دەرەوەی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوین هێڵدرایەوە. لە دوای ڕەقا تێکۆشان لە دژی داعش دەربازی قۆناغێکی دیکە دەبێ. پێکهێنانی سیستمێکی دیموکراتیک لە سووریا بەواتای هەڵوەشاندنەوەی فاشیزمی ئەردۆغان باخچەلیە. جەمیل بایک دەستنیشانی کرد کە ئەو هێزانە لە عێراق و سووریا شەڕی داعش دەکەن ڕەوان. ئەو تێکۆشانەی چەکدارانی حەشتی شعبی لەسەر ناوی عێراق لە دژی داعش دەیکەن ڕەوایە. ئەو بانگەشانەیش کە دەڵێن پەکەکە حەشتی شعبی هێناوە درۆن. ئەوەی هێزی دیکەی هێنایە شنگال پەدەکە بۆ خۆیەتی. بۆ نمونە ئەو گروپانەی هێنراون ئەو هاوکاریانەی پەدەکە لەگەڵ تورکیای دەیکات. Sadece devletle soykırımı geliştirmiyor. Aynı zamanda bunu toplumsal temele de وەڵێ بینەرانی هێژە بەشێک لە قسەکانی ڕێزدار بایق پەیوەندی بە پرسی ڕیفراندۆم لە باشووری کوردستانەوە بۆ ئێمە لایەنی یاسایی و قانونی دەستوریەکەی ئەم پرسا لەگەڵ ڕێزی یوسرا ڕەجەب کەمەر ئەندامی تەفگەری ئازادی و پسپۆر لە یاسای نێودەوڵەتیدا گفتوگۆ دەکەین. مامۆستام کاتتان باش، من ئەمەوێت لەسەر پرسی ڕیفراندۆم لە لایەنە دەستوریەکەوە لە ئێوە بپرسم. ئەم پرۆسی کە ئێستا بڕیارە لە مانگی ئەیلولدا لە باشووری کوردستان دەست پێ بکات چەندێک لایەنی دەستوری دەگونجێت لەگەڵەوەی کە ئەو زەمینەی کە هەیە. مامۆستای یوسرا گەر گوێت لێمانە منەمەوێت لەسەر پرسی ڕیفراندۆم و لایەنی دەستوری لە ئێوە بپرسم. باڵێ هەوڵەی ئەگەر جاری کە بتوانین وەریگرین لەسەر هەڵبەتە پرسی ڕیفراندۆم کۆمەڵی ڕەهەندی دەستوری با بڵێن یاسایی هەم لایەنی کۆمەڵایەتی هەیە، هەم لایەنی سیاسی هەیە کە ئەمان هەمووی کۆمەڵە ڕەهەندێکن لەو چوارچێوێدا کۆ دەبنەوە کە هەمویان گرێداوی یەکن کە ئایا چۆن دەتوانرێت ئەم پرۆسەیە بەم کۆکراوی هەموو ئەوانە بەیەکەوە بەڕێوە بچێ. وەک دەزانن بڕیاردراوە کە لە 29 مانگی ئەیلولدا ئەم پرۆسەیە بەڕێوە بچێ. بەڵام هەڵبەت ڕای جیاواز هەیە لەوەی کە لەلایەن کێوە ئەم پرۆسەیە بەڕێوە دەچێ ڕیفراندۆم مەبەست. ئایا لە کاتێکا کە باشووری کوردستان لە قەیرانێکی گراندایە چۆن دەتوانێت ئەم پرۆسەیە بەڕێوە بەرێ؟ لەبەرەوەی زۆرێک لە داواکاریەکان ئەوەیە کە پێویستە قەیرانەکان چارەسەر ببن، هەموو ئەم گرفتانی کە هەیە تا ئاستێکی باش چارەسەر بن، پاشان هەوڵ بدرێت کە ڕیفراندۆم بکرێت. بۆیە لەو بوارەدا بۆچوونی جیاواز هەم لەناو خەڵکدا هەمیش پارچەبوونێک لەناو حیزب و لایەنەکاندا هەیە. من هەوڵ دەدەم لەگەڵ بەڕێز یوسرا ڕەجەب کەمەر قسە بکەم ئەگەر لەسەر هێڵ تەلەفۆن لەگەڵمانە بێت لەو بارەیە و باشە هەوڵێن دوایی بگەڕێنەوە لای بەڕێز یوسرا لەو بارەیە قسەی لەگەڵا بکەین.
بەڵام وەک ڕامانگەیان کە پرسی دەستور ئەلبەت لە با بڵێن پرسی ڕیفراندۆم لە باشووری کوردستان کە خەڵکی باشوور بەگشتی بەخۆیەوە گرێ دەدا کەم تا زۆر پارچەکانی دیکەی کوردستانیش پەیوەندیدارەکە لەبەرەوەی کە هەر گۆڕانکاریەکی لە پارچەیەکی کوردستان بێ بە پێی هەلوو مەرجی خۆی کاریگەریەکانی ڕاستەخۆ و ناڕاستەخۆ لەسەر پارچەکانی دیکە هەیە. بەڵام یەکێک لەو پرسانە ناوچە دابڕاوەکانن، ئەو وەکو شەنگال، وەکو کەرکووک، ئەو دەڤەرانەی دیکە کە هێشتا بە ناوچەی کێشە لەسەر حساب دەکرێن. ئەو ناوچانە هەتا ئێستا یەکلا نەبووتەوە کە ئایا ڕیفراندۆم لەو ناوچانە دەنگدان دەکرێت یا خۆت ناکرێت. لەبەرەوەی عێراق هەتا ئێستا بەرهەڵسکاری ئەو پرۆسێ دەکا لەبەرەوەی کە بەنا دەستوری لە قەڵەمی داوە بەبێ گەڕانە و دانوستان لەگەڵ عێراقدا بڕیار دراوە کە بکرێت. دیارە لە ئاستی نێونەتەوەییشدا هێشتا ئەو پرۆسێ پشتگیری تەواوی وەرنەگرتووە. مامۆستا یوسرا ئەگەر گوێت لێمانە منەوێ لە سەر لایەنە دەستوریەکەی لایەنە قانونیەکەی لایەوە لە ئەم ڕیفراندۆمە بپرسم، ئێوە چۆن لێکی دەدەنەوە؟ فەرموون. سڵاو لە ئێوەی بەڕێز و بینەرانی فریدۆم تیڤی. بەڵێ بەڕێزان، ئەوەی ڕاست پێ من لە ڕووی یاسای نێودەوڵەتی وەرمێوە باس لە ئەم پرسی ڕیفراندۆم بکەم و ناشمەوێ زۆر بچمە ناو قوڵایی مێژووی سەرهەڵدانی مافی چارەی خۆنووسین و چۆنێکی هەڵسان یعنی بە پرسی ڕیفراندۆم، بەس تەنها ئەمێ ئەوە بڵێم بۆ تەواوی بینەرانی ئێوەی بەڕێز کە لە فەلسەفەی سەرهەڵدانی مافی چارەی خۆنووسینی گەلان لەوەوە هاتووەکەوە کاتی خۆی لە پێش جەنگی جیهانی لەگەڵ جەنگی جیهانی یەکەمەوە گەلانێک هەبوون لەژێر دەسەڵاتی داگیرکەر یاخود لەژێر دەسەڵاتی ئەجنەبی یان لەژێر وسایە بوون لە باروگوزەرانێکی ئابووری و سیاسی و مەدەنی زۆر خراپدا گوزەرانیان دەکرد. هەر بۆیە ئەو کات عوسبەت الئومەم هەوڵیدا مافی چارەی خۆنووسین بۆ ئەو گەلانە فراهەم بکا و پاشان لە پاش جەنگی جیهانی دووهەم خۆشبەختانە یاسای نێودەوڵەتی و هەروەها مافی مرۆڤ بە پێشکەوتنێکی گەورەی بەخۆیەوە بینی. هەر بۆیە لە میثاقی ئومەم متحیدە و لە تەواوی ئەو جارنامە بەردونیە و یاخود هەر میثاقێکی نێودەوڵەتی باسی مافی مرۆڤ بکە. مافی چارەی خۆنووسین ئقرار کراوە، واتە یعنی دانی پێنداوە. ئەم مافی چارەی خۆنووسین بۆچی هاتووە؟ بۆ ئەوە هاتووە کە گەلێک لەژێر دەسەڵاتی داگیرکەرێک یان لەژێر دەسەڵاتی ئەجنەبی یان لەژێر وسایە بێ بێوێ بین قوسین بێوێ اختیاری یعنی جۆری ئەو سوڵتەیە کە حکمی ئەکا هەڵێکژێرێ و هەروەها لەژێر چ سیادەیەک حکم بکرێت، واتە سیادەی چ دەوڵەتێک. لێرە من ئەمێ ئەوە بڵێم ئەوەی ڕاست بێ لە ئەم ڕیفراندۆمی لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک سلبیاتی هەیە لە ڕووی یاسای نێودەوڵەتیوە من قسە ئەکەم. بۆ نمونە کاتێک ئەم ڕیفراندۆمە کە ئەکرێ فۆرمێک دێتە بەردەستی ئێمەی دەنگەر، ئێمەی خەڵکی باشوور کە دەنگەری لە فۆرمەکە دەبێ بنووسرێ ئایا تۆ لەگەڵ ئەوای لەگەڵ عێراقی یەکگرتوودا بمێنیتەوە یاخود سەربەخۆیی بەدەست بێنێ. بێگومان ئێمە گەلی کورد سەربەخۆیی خەونێتە بۆ تەواوی تاکی کورد، حتما ئێمە بێگومان دەنگەدێن بە سەربەخۆیی. بەڵام ئەوەی کە سیر بێ ئەوانەی کە هەڵ ئەسڵ بەم ڕیفراندۆمە لە باشووری کوردستان لە لێدوانەکانی خۆیان و لە پۆزیشنەکانی کە هێناوێتەوە بۆ بەغداد گیان ئەڵێن ئێمە مەرج نییە لە ئەم ڕیفراندۆمە، مەرجمان ئەوە نییە کە جیابی بینەوە. باشە بەڕێزگە کە من دەنگمدا بە سەربەخۆیی تۆ بە چ شەکێکەوە پێش دەنگدانی من بڕیاری ئەوە ئەدەیتەوە مەبەستمان لەم ڕیفراندۆمە سەربەخۆیی نەبێت. یعنی هێشتا ئەسڵەن پرۆسەکە لەدایک نەبوو، ئێوە لەگەڵتان بێت. یعنی ئەمە کۆمەڵێک تەناقضات هەیە. پێم باشە گەلی کورد ئاگای لە ئەم جۆرە تەناقضاتە هەبێ واتە لە یەک نەچوون. و ئەمەیە شتێکی تریش باس بکەم. من لە دوو ڕووە حەزەکەم باس لەم ڕیفراندۆمە بکەم. خاڵیەکەم ئەگەر هاتوو ئامانج لەم ڕیفراندۆمە ئەنجامدانی ئەم ڕیفراندۆمە جیابوونەوە نەبێت، ئەمە خۆی لە خۆیدا مەحزەلەیەکە لە مێژوودا تۆمار ئەکرێ بۆ وەکو ئەو لێدوانانەی ئەوانەی کە هەڵ ئەسن بە پرسی ڕیفراندۆم ئەڵێن ئێمە مەبەستمان ئەوەیە کە وەکو کاتێکی فشار دژ بە بەغدا بەکاری بێنین
من دەمێ ئەوە بڵێم ئێمە گەلی باشوور گەلی کورد لە باشوور ئەزمونێکی باشمان هەیە لەگەڵ پارتە سیاسەکانی باشووردا کەوا هەمیشە ئەمان دۆڕاو بوونە بەرامبەر بە بەغدا چونکە لە ساڵی 2023 تاکو ڕۆژی ئەمڕۆدا نەیانتوانیوە وا لە بەغدا بکەن کە مادە 140 جێبەجێ بکە ئایا کە تۆ لە مەودای 14 ساڵ نەتوانی مادە 140 بۆ جێبەجێ بکەی چۆن ئەم ڕفراندومە ئەکەی بە کاتێکی فشار بەسەر بەغداوە کە ئێوە هەمیشە دۆڕاو بوونە بەرامبەر بە بەغدا ئەمە لە حاڵەتێکە حاڵەتێکی تر ئەگەر هاتوو مەبەستیان بالفعل سەربەخۆیی بێ فەرەزنا گریمان ئەمان مەبەستیان سەربەخۆیی بێ قوربەسەریەکە گەورەترە لە کاتێک ئەمان مەبەستیان سەربەخۆیی بێ کە دڵنیاش مەبەستیان سەربەخۆیی نییە چونکە ئەمانە هیچ سەربەخۆیی نین دەمەوێت ئەوە بڵێم ئەسڵان ئەم ڕاپرسیی کە دەکرێت دەبێش ڕۆقعی جغرافیەکەی دیاری کرابێ واتە لە چ شوێنێک ئەم ڕفراندۆمە ئەنجام دەدرێت لێرەدا کە تۆ مادە 140 ناوچە کێشە بەسەرەکانت یەکلا نەکردێتەوە بێگومان ئۆتۆماتیکیەن کەرکووک و خانەقین و مندەلی و تا بگاتە حەمرین و ئەو ناوچانێک کە کێشە لەسەرن ئەمانە هەمووی ئۆتۆماتیکیەن بێبەش ئەکرێن لەو ڕاپرسیە و هەروەها یاخود بڵێن کە ناویان ناوە ڕفراندۆم و هەروەها ئێمە ئۆتۆماتیکیەن ئەو ناوچانە لەدەست دەدەن و هەروەها نەک ئەو ناوچانە لەدەست بدەین بەڕێزگیان وتم سەر هەڵدانی فەلسەفەی سەرهەڵدانی مافی چارەکۆنووسینەوە بووە کە گەلانێک لەژێر دەسەڵاتی داگیرکرا بوونە تۆ کە ئەڵێ من گەلی کورد بوو لەژێر دەسەڵاتی داگیرکەرم ئاخر لە چیە غێر ڕوقعی جغرافیەکەی باشوور دیاری ئەەکەی ئەمە خۆی لە خۆیدا دامتێنانێکە بەوەی کە ئەو بەشەکانی ترمان لە باکوور و باشوور و ڕۆژهەڵاتدا لەژێر دەسەڵاتی داگیرکەران نین یعنی تۆ کوردستانی گەورە بچوت ئەەکەیتەوە لەکوێ منەوێ پرسیارێ بکەم هەڵبەت ئەوەی هوشباستان کە لەسەر ئەو کاغەزەی کە صحی بۆ ڕیفراندۆم لێدرێ ئەنووسرێت کە ئایا ئەتەوێت لەگەڵ عێراق بمێنیتەوە یا جیابیتەوە مەبەستی منەوەیە ئایا پێویست دەکات بۆ ئەو پرسیارە لەگەڵ عێراقا دانیشتن بکرێت قسە بکرێت کە هەردوو لە موافق بن لەسەر ئەم پرسیارە اینجا بخرێتە ڕیفراندۆمەوە یان لە لایەنی دەستوری عێراقیەوە ئەمە قانونیە یا غیر قانونیە؟ بەڵێ بەڕێزگیان من ئەمەوە بڵێم بالفعل ئەبێ ئەوان لەگەڵ بەغدادا قسە بکەن و هەروەها لە کاتێکدا ئەوەی ڕاست بێ ئێمە کاتێک باسی ئەومان کرد وتمان لەژێر دەسەڵاتی داگیرکەرێک کاتی خۆی داگیرکەرەکان بۆ شۆ یعنی پێویست بەوە نەئەکرا پرس بە داگیرکەر بکرێ بەڕاستی بەڵام ئێمە جۆرە علاقاتێکی سیاسیمان هەیە لەگەڵ بەغدادا یعنی ئێمە ئەم شێوازەی ئەمڕۆ بۆ ڕێفراندۆم زۆر جیاوازە لەوەی کە لە پێشودا هەبووە هەر بۆیە کە تۆ جۆرە تەوافقێکی سیاسی و جۆرە علاقاتێک هەیە بێگومان دەبێت تۆ پرس بە عێراقێک بکەیت کە لە ساڵی 2005دا دستورەکە دەنگت پێدا و وتت کە عێراق جمهورية العراق دولة اتحادية واحدة مستقلة أي أو كانت بۆ دەنگتدا بۆ دستورە تێگەی هەر بۆیە ئەبێ هەرێم حکوومەتی هەرێم کێشەکانی لەگەڵ بەغدایە چارەسەر بکات جگە لە بەغداد تۆ پێش هەموو شتێک خاڵێکی زۆر گرنگ هەیە تۆ ناوماڵی کوردی بڵات خستووە یعنی ناوماڵی کوردی لە باشووردا گەلێک پەرتەوازەیە معقول نییە تۆ لە ڕێگەی دانیشتنێکی کێخایانە لە مەجلسێکی کێخایانە بڕیار لە ئەنجامدانی ڕفراندۆم ئەدەی لە کاتێکا تۆ ئەمە ئەدەی لە مؤسسەیەکی شەرعی تەناوی پەرلەمان و تەقراوە لەلایەنی کودەتاگەی پاس بەناو دیموکراسی کوردستانەوە کە ئەسڵەن فڕیدا دیموکراسی وەنیە ئەمە خۆی لە خۆیدا زۆر یعنی زۆر شت یعنی ئەوەی کە ئەمە ڕۆشنبیەکانی باسکەم ئەگەر دەرفەتم بدەین ئەمەوێ ڕۆشنبیەکانی باسکەم بەڵێ ڕفراندۆم بۆ چی دەکرێت وەکوتم بۆ ئەوە دەکرێت بۆ لە ڕووی ئابووری سیاسیوە لە ڕووی مافەکانی اقتصادی سیاسی مەدەنی ئەو گەلە پێش بخرێت دیسان دەگەڕێمەوە بۆ ئەوەی بڵێم ئێمە ئەزموونێکمان هەیە لەگەڵ ئەم پارتە سیاسانە ئەمانە نەک باری گوزەرانی خەڵک بەرەو ڕەفاهێت و بەرەو خەڵک گوزەرانی بەرن بەڵکو قوڕیان کردوتە سەر خەڵکا قوتی خەڵکیان بڕیوە و هەروەها سیاسەتی
اقتصاديا شكسي هنا وأمان إستا هريمي كردستان لقيرانكي تقبستوها دەگوزارێت ئەمەیە ئەوە بڵێم ئەوەی ڕاست بێ ئێمە گەلی کورد لە باشوور زۆر دڵنیاینەوەی ئەو سیاسەتەی کە پارتە سیاسەکانی ئێرە یاخود کەنایان بەخۆیان ناوە ئەڵێن حکوومەتی هەرێم لە ڕووی اقتصادی وە فەشەلیان هێناوە فەشەلێکی زۆر مەریریش یانە فەشەلێکی قورس کە سیاسەتی نەوتفرۆشتنیان لە قومار دەچێت لەبەری ئەوەی کە ئێمە دەستکەوتێکمان دەستکرد لە ئەو شەریکاتانی کە نوکی پێ ئەفرۆشن کەچی ئێمە هەر بەردەوام هەرێم قەرزارە یعنی ئەمە قوماریان بکردایە لەم حاڵەتەیان زۆر زۆر باشترە هەر بۆیە ئێمە گەلی کورد لە باشووردا هیچ کات سقەمان بەوە نییە ئامانج لەم ڕێکخراندۆمە خۆشگوزارانی خەڵک بێ و هەروەها دەمەوێت ئەوەش بڵێم ببوورە ئەگەر ئیجازەم بدەیت کاردانەوەی دەبێ ئێمە ئەگەر بمانەوێت سەربەخۆ بین لە باشوور دەبێ حەزەری خۆمان وەربگرین بێگومان کاردانەوەیەکی نێودەوڵەتی ئەقلیمی ئەبێ بۆ ئەم کارە تۆ بێگومان تورکیا ئێران سووریا عێراق کەمێکجا ئەبێتەوە حتما بەربەستی بۆ دروست ئەکەن حتما لە ڕووی اقتصادیەوە تۆ ئەسڵەن يعني سربەخۆیی اقتصادی بەدەست نێناوە تۆ ئەسڵەن زۆر باش يعني بەڕاستی هەرێمی کوردستان متەفەصیلە لێرەدا ئەگەر بێت و ئەم چوار دەوڵەتە يعني هەر تەسەڕوفێک بکەن دیش بە هەرێم گەلی کورد لە باشووردا زۆر باشە مامۆستا یوسرا ڕەجەب کەمەر ئەندامی تەبگەری ئازادی و پسپۆڕ لە یاسای نێودەوڵەتیدا سپاس بۆ بەشداربوون و بۆ زانیاریەکانتان مامۆستا سپاس. بەڵێ بینەرانی هێژا وەک مامۆستا یوسراش باسی کرد بەشێک لە پرسی ڕیفراندۆم ناوچە کێشە لەسەرەکان هەڵبەت شنگال بەشێکە لەوە لەبەرەوەی شنگال ئێستا خاوەن ستاتۆیەکی خۆسەرە با بڵێن ئەنجومەنێکی خۆبەڕێوەبەری لەوێ هەیە دەچینە شنگال لەگەڵ ڕۆژنامەوان ئارگەش شنگالی قساکەین بزانین خەڵکی ئەو ناوە چی دەڵێن ئارگەش ئێوارە باش دەخوازم نێرینی خەڵکی ئێزدیە شنگال لەسەر مەسەلەی ڕیفراندۆم وانە بگرن وان دەرانە چاوە دەنێرنە ئەو پرسی یا دۆسەی ڕیفراندۆم کورتێ باسکردن لە باشووری کوردستان وەرە باش ji bo î hemû temaşevanê me niha ez dixwazim hinekî wisa rewşa Kurdistanê ego herêma Kurdistanê hane tê de beriya ku em derbasî şengalê bibin ez kêmek wisa hinek nêrîn li ser bidin niha li herêma Kurdistanê de yanî mijarên referandumê ketine rojevên cîhanê de û hem rojevên Iraqê de أنا وصا باشوری کردستانی بین زمان باشوری کردستانی نه نکاری بخوا یعنی فابریکه که درست بکه آنچه کاری بخوا بکه هم یعنی شگریدای هم بیشتر جهه کی دین به یعنی جهه کی دولت کی دین به وقت من ایران وان دولت دین جیبه نه عالیه هم باشوری کردستانی داری هم قریزه آبوری هست جبری وجه قریزه سیاسی جی هست هم نام بیشتر داری ابراهیم خلیل دروجاده لسر باشوری کردستانی وری گرتن شالیه ترکیه و دمیده هم هاد دیتن جو هاد برچافی کو دمن این بوری چاو دما دری سنوری ابراهیم خلیل جالیه ترکیه و لسر باشوری کردستانی دهات گرتن هم دوی دمیده چا باشوری کردستانی دکت یعنی وسا قریزه کا آبوری هم دکت ملت دکت سرهندانی تو او ناوی یعنی دوی دمیده یعنی سربخونه بجم حریم کردستانی هم تام نالجی خودمو هم جی وقت دن عالی دن ام سر برسه پرسی کو من کرد جوی چارچوبه دا چه هيا لوی چارچوبه دا انا مورن سرشن قاله بری بلکه ام بجن بریا پشتی رژیم صدام بجن هلوشیا لشن قاله دا بلکه وسا عالی گلمه ازدی دا هنا جريدان وان يا بحريما كردستاني ذهبوا يعني دعالية بارتي ديمقراطي كردستان وبالكي دويدا ميدا هم بيشمرجي وان هبون هم رسازي خوال شنغالي دا عواكرين حتى بيجن تقيني 2007 يا العزير اللي ويدا ميدا جريدان اكتر خورت بيهبوا دلوي تقيني دا هاد وساهات ديار كرين كو دستك داينا بدك لوي تقيني جدا هيا هم ديسا قال همان هنك خوجي قد كان هم هنك بيرمان حتى امورن ديسا بسر فرمانه 2014 ياكو تشمرجين بدك اذا ما خو شنغالي وكشاندي وقال شنغالي روبري قتل عام كيشتين روبري قركنا كيشتين
هم بجي بهزارة قال زدي كاد دست داعش إذا هم جن كاش خورد زلان وقت دنجي سر مسألة ريفراندومي هم نا عالية شن قال إذا نقري داي هرما كردستاني هر شخص هولداني وانها بنقول لجوري مادة سدوشيليا دستور عراقي بسر هرما كردستاني و قريبا هم عالية جغرافيك ده هم جد عالية وقت أردنغاري ده شن قال بخوا قريداي موسلية قريداي حكومة نافندية عراقية هم هولداني عراقي بارتي ديمقراطي كردستان لفي مجاريده برشيون اما هولداني وان لفي دريدا يعني ام بيجن بشتي فرمان 2014 يعني فشل اكثر زور لشنغالي دا انين هم اوجي بسروي وغريداي اريشن كو انينا سر غلي خانسوري بسفيس كو امثال 2017 هم دبردشي وصاف فشلك انين انا ام بيجن غلي شنغالي بخوا يعني نا آلی گریویک یا نا آلی گریکو رفراندوم لو داره چه به هم بخوا گل باشدار شی نبی هم بخوا گل نعیده ویج یو هم شو خوشی ویجی نبینه یعنی هم بخوازن نان دبر ده شنگالک یعنی سر بخوا وري آوا کرین هم وقت گوتنک عربی دبیجی منطقه متنازعه یا ام بوري مادي سدوشت نگریدای حریم کردستان و نگریدای عراقی اما العالیه جغرافیک ده العالیه اردنگاری ده شنگال گریدای موصله گریدای دشت موصله اگر بپرسم مثلا ازدیان کل شنگاله اون وقتی روزنامه‌وان کو تعقیب دکن ناو خلقی ازدی شنگالی دانه ام بیج ناو شنگالی دانه الجبور ريفراندوم چت بیجن یعنی رد کن یعنی تفل دبن يعني تشتكي بابي اوج بركود بيجن غرا كوان درانا جي بي تشكرن ينجي باليني دي كرن يا نا كرن اما في تشارشوي دا انا وقت تقريبا ما وقت نريني ما جال قرتين وقت ام بناف قال لا قال بخوال بيجي فيك دبي اجر ريفراندوم وري افكر سرب خونا كردستاني وري افكر جرك ناك بشك كان كردستان بخونا اخو افابك جرك هر چارت بش كردستاني بهفره كردستان سر بخو اعلان بكن وسا كرد دكاري ودخندري واندا ازدي وسا جيان بكن يعني ارنرين جلن بله باشا هات فهم کردنها گلک سپاس ارگش شنگالی روشنامان شنگالو بام رابو سپاس با تفلیبون زانیاری و سپاس بله بینرانی اجا بابتی باشور و ریفراندوم کۆتایی مان پێێنە ئەم دۆسیەمان داخست بەڵام هەر لە باشوور ئەمەینەوە شاندێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە باشووری کوردستانن شاندەکە دوێنێ چوونە باشووری کوردستان دوێنێ لە دوانێکی چاپەمەنیان داوە ئەڵبەت ئێمە دۆسیەکمان ئامادە کردووە دۆسیەکە هی دوێنەیە با بڵێن کە بڵاومان کردووە بەڵام وەک بیرخستنەوەیەک جاریشکە ئەو دۆسیە دەبینین کە کەنەکە بۆ چی چوونەتەوێ دوای بیرخستنەوەی ئەو دۆسیەی کە دوێنێ دابوومان قسەی لەسەرک لا پرس کۆنفرانسێکدا ئەمڕۆ لە شاری سلێمانی بانگەوازی کۆنگرەی نەتەوەی کوردستان کرا بەیاننامەیەک لەلایەن پەروین عەزیز ئەندامی کۆنسەی بەڕێوەبەرەتی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە خوێنرایەوە کە ئاڕاستەی سەرجەم لایەنە سیاسیەکان و ڕایگشتی کرا تێیدا دۆخی ئێستای کوردستان و ڕەوشی سیاسی ناوچەکە باسی لێوەکرا و بانگەوازیان لە هەموو لایەک کرد هەز بە بەرپرسیارەتی مێژووی خۆیان بکەن و ئەو ئەرکەی کە دەکەوێتە ئەستۆیان جێبەجێ بکەن. کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە بانگەوازی لە هەموو لایەک دەکەین هەز بە بەرپرسیارەتی مێژووی خۆیان بکەن و ئەو ئەرکە کە دەکەوێتە ئەستۆیان جێبەجێ بکەن. ئەمڕۆ هەموو گەل و نەتەوە ئاین و مەسحەبەکانی کوردستان پێویستیان بە یەکێتی و یەکڕێزی و نەتەوایەتی و نیشتیمانی هەیە تاوەکو مێژووی کارەساتبار و ماڵوێرانی لەسەر کوردان دووبارە نەبێتەوە. کەنەکە بە پێویستی دەزانێت لە مانگی داهاتوودا بۆ ماوەی 2 تا 3 ڕۆژ لە باشووری کوردستان کۆبوونەوەی ڕاوێژی نەتەوەیی ساز بکات و هەموو لایەک بە ئازادی و سەربەستی لەسەر استراتیجیەتی پرسی یەکێتی نەتەوەیی کورد و کوردستان و بزاوی ڕزگاری کوردی ڕاوەستن یەکێتی و یەکڕێزی و ڕێکەوتنی کوردان هەروەها گفتوگۆ لەسەر پاشەڕۆژ و چارەنووسی کوردان بکرێت. داین کوردان دەتوانن بە دیالۆگ و لێکتێگەیشتن هەموو گیرگرفتەکان چارەسەر بکەن و بە هیچ شێوەیەک دژایەتی یەکتر نەکەن. هەر لە بەیاننامەکەدا ئاماژە بۆش کراوە لەو بڕوایەدان کوردان دەتوانن دیالۆگ و لێکتێگەیشتن هەموو گیر و گرفتەکانیان چارەسەر بکەن و هەموو لایەک ئازادە پرۆژە و ئەجێندای خۆی پێشکەش بکات بۆی یەکێتی و یەکڕێزی نەتەوەیی و نیشتیمانی بۆ ئەوەی چارەنووسی خۆی بەدەستی خۆی دیار و دەستنیشان بکە. کۆنگرەی نەتەوەی کوردستان لە کۆتاییدا کەنەکە ڕایگەیاندووە
ئێمە وەک کەنەکات دەبینین کە زەمینە سازیکی گونجاو هەیە بۆ دانانی پرۆژەیەکی استراتیژی لە کوردستان بۆ ئەوەی کورد ببێتە خاوەن پرۆژە و نەخشە ڕێگەی هاوچەرخ و دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەروەها ئیمێڵی کۆنگرەی نەتەوەی کوردستان لە بەڕۆکسل و کۆنگرەی نەتەوەی کوردستان لە باشوور لە بەیاننامەکان نووسرا و ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. ئێستا بەڕێزان وەڵامی پرسیارەکانتانێن. بەری ئەم بەرسەوە پرسیارا بدەین. بەڕێز دکتۆر کامەران بەرواری ئەندامی دەستەی بەڕێوەبەری کەنەکە لە سەرهێڵی تەلەفۆن لەگەڵ ماناکە خۆی ئەندامی شاندی کەنەکەی لە باشوورەوە. کاک دکتۆر دەم باش ئەم دەخوازیم بزان بین نها هون وەکی هەیئەتێک لە باشوورن هەفدیتنیەوەیژی چێ بیا هون چه ئارماج دکەن بەرکو بەرێژی کەنەکە وان گاڤانە هەوێتە بوو لێوێ جارێ وسا خویایش گۆردا خویانەوە گاڤێکیەوەی بەرفراوانتر هەیە پلان و ئارمانجیەوە بۆ وان هەفدیتنانە چییە؟ بله زۆر سپاس. هەلبەت ئەبە پرسێت نەتەوەی نیشتیمانی پرسێت کەنەکێنە و کەنەکە خوابەتر زوبانی بەرامبەر هەموو پرسێت نەتەوەی نیشتیمانی سەرڕاستی کوردستان ئاماژەن ji ber vê çendê jî ji 2005 were projeyê kenekê heye ji bo kongre û konferansê neteweyî niştimanî û 2014 jî serokatiya kenekê biryar da civîna giştî ji da û em şêwirek neteweyî ji bo Kurdistan hûn bikeyin û 2016 li Kerkûkê dîsa di şêwira başûr da biryar dikin ku eger dişan da bî keneke şêwireka yekêtiya neteweyî ji bo Kurdistan hem her parça bikin. Edi hem jî li bangewaziya lê xwe welatê xwe û xelkê xwe ronakbîr û akadîmî û siyasetmedar û raya giştiya Kurdistanê hatîne. Me projeyê hemû kes û hêz û li Kurdistanê kesaetê de akadîmî zana û rewşenbîr û xelkê têkoşer û welatparêz û siyasetmedarê Kurdistanê li cihekî bicivînin divê muhabbet da li meha tîrmê başûrê Kurdistanê û em bikarîn girêkê xweyê neteweyî niştimanî û her vefa girêkê siyasî diplomasî û girêkê herêmî û rewşa cîhanê ya nehev projê Kurdan û paşaroja Kurdan em bi hevra gengeşe bikên û derencam bizanin tiştekî di berjewandiya neteweyî niştimaniya Kurdan da darîş. باشە بەڕێز دکتۆر هەفدیتنیەوە هەبوو ئیڕۆ لەگەڵ پارتیان سیاسی شارژ نەبم لەگەڵ تەفگەری گۆڕان یانم بزوتنەوەی گۆڕان و لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ژێ هەفدیتنیەوە هەبووە نێرین ئەوان نێزیکبوون ئەوان بۆ ئەو پرۆژە و گاوێەوە چاوا بووە چقاز نێزیکبوونێکی جدی هەنا بله ولا خوشحالی به یکیتی نشتیمانی کردستان سراستی هر جور و دیسان بزرگانجی سراستی جور پیشوازیا که شان باکنه که کرد بچونت هر دو لایانجی زیده ارنی بون هر دو لا پشگیری خویا تواوش همو لایتی بو کنکی و بو پروژه کنکی و جبو شوران نتوی یا کنکی باشور کردستان راگا گوتی همه همو هزافا و همو جماوری و همو لایت جایده سیاسی و دیپلماسی و لایندیجی و همه هاری کار بینو هرچی دکویت سر ملیمه هرچی پشتی مجمع خواست کن همه بید و دلی پیک بینیم باشە بەڕێز دکتۆر پرسێت داوی بکەم بەرکو هون بەحسا پرسێ نەتەوەیی کرد و بەرپرسیارەتیە نەتەوەیی کردنەها لە باشووری کوردستان پرۆسەیەک هەیە بناوی ریفراندۆم یا ڕاپرسیک و لە ئالیان چەند پارتیان سیاسی کەتیە ڕۆژەف یعنی گرنگە کو ئەم نێرینە کەنەکە ژوی ئالیدا ببیستین ئەگەر هون بە کورتاسی بێژی نێرینە کەنەکە بۆمە بێژن سەر مەسەلەی ریفراندۆمدا ژبەرکو ئەم پارتیانە وان ئالیەن و بڕیار لەسەر دانەوەکی پرسی نەتەوەی دبینن کەنەکە ژوی ئالیدا چ نێرینەوی هەیە بله وكو مافي قال كرده هم ريفراندوم بكيت هم جي مثلا ازاري تخابوني ودولة بوني وما في شارع نفس جنگ الشبكات لأم وكو كان كام شواذ عالية ذكاري بشكل خلطات بشكل ند بارامه بديت ما فيش بو يكم جار برلمان كردستاني بيتكارا كرني وزير حكمت بزرگان حكمت بيتكارا كرني وياساي سراغاز كرنا سلوكاتيا هرمي وبرلماني او ياسا بين فجراندن ببرلماني دا
اشتینگی هالبجارتنا کاستران سری بهتا کردن چونگو هنده بدمی پارلمان کردستان جی خلاص بیتن هالبجارتنا کاستران سری بهتا کردن او پارلمان نو اوتیتا هالبجارتنا او حکمتا نو اوتیتا دامزراندن به هفکاری دیگل همو لایکی و دیگل ملتی ویدا به رفراندوم بهتا کردن احتمال او رفراندوم دیتا رفراندوم کاستران سری و یا گشتگی لکردستان الباشور شلاید در 2005 رفراندوم ها تا که بگشتی متحصل دیش خلکی کردستان دیگر سرخوابونه ولی کار پر رفراندوم نکرد ایروژی اگر رفراندوم دیتا کرنه چه اره چه اگر کار پر نیتا کرنه گران سر ملتی کرد خواد واسید نرجه که کرن که رفراندوم او همو دفرید و قطعی کردستان باشور رفراندوم المریشی کنه بزرگان سر کردستان یادوی اصلا سوهزو لعنت کود بیشتر میره تا که نورجن سر رفراندومه بریار جبل بچه بیننو و جامعه چون بلا بدون پیش در خوبونی آماده کن اگر آماده کاری نبن و تو کار بریار جلو رفراندوم ابرا دبیت خاپاندن اگل و خراب بو هر بورای گشتی یا کردستانی هم جاری هم جی ملتی ما به هیری کردن. گلک سپاس برئیس دکتر کامران برواری اندامی دسته بڕێوەبەری کەنەکە کۆنگرێنتەوەی کوردستان. سپاس بۆ تەڤلی بوونەوە. سپاس. بەڵێ بینەرانی ێژا پرسی باشووری کوردستانەوە دێنە دەرەوە. بەڵام پرسێکی دیکە کە تەواوی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوی بەخۆی گرێدا ئەویش گۆشەگیری ئیمڕاڵیە. ڕێبەری گەلی کوڕ عەبدوڵڵا ئۆجەلان لە ئیمڕاڵی گۆشەگیری توندی لەسەرە و ناڕزایەکان لەو بارەیەوە زیاتر دەبێت. بەڵام لە بەر کۆنسێی ئەوروپا لە ستراسبۆرگیش شگرتن بۆ ئۆجەلان بەردەوامە. بزانین چی هەیە. لە ئەوروپا چالاکیەکان بە مەبەستی ئازادی ئۆجەلان بەردەوامە و لەو چوارچێوەیەدا ئێشەگرتنی کوردان لە بەردەم کۆنسێی ئەوروپا لە ستراسبۆرگی فەڕەنسا پێنایە هەفتەی 267 ئێشەگیری ئەم هەفتەی کوردستانیان لە بەردەم بینایی کۆنسێی ئەوروپا لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا لەلایەن 4 کەسەوە لە هەرێمی ڤیلێرس لە بێلی پاریس بەڕێوە دەچێت. چالاکوانان سەبارەت بە چالاکیەکان بە ئاژانسی هەواڵێری فڕاتیان وتووە گەلی کورد بەردەوام دەبێت لە چالاکیەکانی بۆ ئازادی ڕێبەرەکەیان و ژنان پێشەنگایەتی چالاکیەکان دەکەن. ناوبراو بانگی لە ژنان کردووە تێکۆشانەکانیان بە مەبەستی ئازادی ئۆجەلان بەهێزتر بکەن و وتیشی سەرەڕای ساردی کەشوهەوا گەل و بەرپرسانی کۆنسێی ئەوروپا پێشوازی گەرم لە چالاکیەکەیان دەکەن. چالاکی ئێشەگرتن بۆ ئازادی ئۆجەلان لە 25 ژوئێنی ساڵی 2012 لە بەردەم باڵەخانی کۆنسێی ئەوروپا لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا دەستی پێکردووە. 267 هەفتەی پڕ کردوێتەوە. چالاکوانان لەوێ سەبارەت بە سیاسەتی شەڕی ئاکەپە لە دژی گەری کورد و هەروەها گرنگی ئازادی ئۆجەلان لە پێناو سەغامگیری دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیانیاری دەدەنە ڕێبواران و نوێنەرانی کۆنسەی ئەوروپا. بەڵێ بینەرانی ێژا ڕاستە خۆ دەچینە ستراسبۆرگ لەگەڵ یەک لە ئێشگران لەوێ قساکەین کە لە چالاکیەکەدایە بەڕێز ئومێد ئۆس لەگەڵمانەیە. بەڕێز ئومێد دەمباش ئەم دەخوازین لەسەر چالاکیەوە بپرسین چالاکیەوە چاوا دەچێ و ئارمانج و داخوازیەوەش بۆ بێت چالاکی چییە؟ کەرەم کەن. مرحبا جوارا. داخواز و آرمانج ما آزادی سەرۆکی گەلی کورد کوردستان بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە. و داخوازی که می هرمزن او قریجایا او اشکنجا او گرتگاه حال سر سروکی گله کرد بریز عبدالله ئۆجەلان رابطه منی ما اوه. بله بەڕێز ئومێد هون ئامانجێکی وسا دکەن مثلا بەگشتی تەجریدێک گۆشەگیریە کوردستان
ڕێزدار ئۆجەلان هەنا ژوی ئالێ دامخوازی نێرینەوە بستێنین هون بۆ یا چی دبێژن چما ئەوسا ئەو قاز گۆشەگیریەکە تند لەسەر تەجرێتی تونگ لەسەر ئۆجەلان هەیە و دژمن چ ئارمانج دکا الو بەڵێ ئەم دەنگەوە دەبیستین من دەنگی te nebîst eval باش ئەس دیسا پرسێ خۆ تەکرار بکەم ئەس دخوازم بزانە بم ji ser meseleyê tecrîd nêrînawa bigirîn ئەو تەجریدا ji ber ku em rojane dibînîn meş û çalakiya protestokirin û şermezarkirin heye hûn wekî çalakvanan ji bo ji hember tecrîdekî wisa çi dibêjin çima Tirkiye ew qaz vê demê aniha da tecrîd li ser Öcalan tund kiriye niha serîda ji me anî ziman daxwaziyê me herî pêş herî mezin azadiya Reberê Gelê Kurd Birêz Abdullah Öcalan'ın o em dixwazin ev çalakî li her deverê gun bajêr navçe herî der van çalakî di vî warê da bilinkin dengê xwe bidin û heta ji destê geltê gel nêrînê xwe dengê xwe bilinkin û dengê xwe bilin nekin dengê me kes nebîse vî warê da o li van derna çi ser me bikeve em ê bînin cî û daxwaziyê me herî mezin heta serokê me azad nebe ji me ra rûnişkandin nîne em ê her derê dengê xwe bilinkin her warê her bajarê li Awropa li welat li her derê em ê dengê xwe bilin bikin Başa birez Umêt ez pirsekî dawî bikem em bêjin nêzîkbûna gelê Strasbourg yan berpirsê Konseyê Ewropa ji bo çalakiyewa çawa ye wan çawa dinêrin û çawa çi dikin rast e pirsekî baş e bi rastî jî ev sêroy ev çalakiya pîroz û me ji hevalê xwe girtiye û di vî sêroyê da bi rastî jî gel tên dipirsin hinekî tên ji mirova ji me dipirsin divê ya gelo çawa bû îro çi deng hey çi bang hey ji bo serokê Gelê Kurd em serokê Gelê Kurd reberê hemû dünyayê zanin û nêrînê wî îdeolojiya wî em dixwazin bira bibe îdeolojiya dunê bibe çareseriya gelê hemû cîhanê باشه gelek spas birêz Umêt Oz spas bo tevlîbûna li Strasbourg êşîgir be me rawî spas spas بەڵێ بینەرانی ژار لەو چوارچێوەیە دوایین بابەت کە هەمان هەر چوارچێوەی گۆشەگیری ئۆجەلان لە ڕۆژاوای کوردستان چالێکی بۆ شەرمەزارکردنی هەیە بزانین لەوێ چی هەیە یەکێتی ژنانی ئازاد لە هەرێمی شەهبای باکووری سووریا داوان لە کۆمیتەی بەرگرتن لە ئەشکەنجەی سەر بە کۆنسەی ئەوروپا ناسراوە بە CPT کردووە کە راپۆرتی خۆی لەسەر بارودۆخی ئۆجەلان لە ئیمراڵی ئاشکرا بکات دوێنێ یەکێتی ژنانی ئازاد لە هەرێمی شەهبا لەبارەی گۆشەگیری ئۆجەلان و لێدوانیان بڵاو کرد و تایدا داوایان کرد CPT هەڵوێستی خۆی بنوێنێ لە لێدوانەکەدا ئاماژە بەوە کراوە کە پێویستە CPT راپۆرتی خۆی لە سەر ئیمراڵی ئاشکرا کە و تووشیانە بێدەنگی ئەوان هاوکاریکردنی سیاسەتی تورکیایە ئاماژەیان بەوەش داوە کە گۆشەگیری ئۆجەلان قبول ناکەن و ئازادی ئۆجەلان گەرانتی ئازادی گەلانە چونکە ئۆجەلان پرۆژەی برایەتی گەلان بڕێوەدەبا و دەوڵەتی تورکیاش ئەوە دەزانێت کە گەلی کورد هێزی تێکۆشانی خۆی لە فەلسەفەی ئۆجەلان وەردەگرێت شانی باسا ماوەیەکی درێژە کە CPT سەردانی ئیمراڵی کردووە بەڵام تا ئێستا راپۆرتەکان ئاشکرا نەکردووە بەڵێ بینەرانی ێژە گەشتی ئەکتوێلی ئەمڕۆمان پێشکەشکردن سپاس بۆ ئێوە کە تا کۆتایی بەرنامە لەگەڵ ماڵەوە